بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان شاد لە بەرنامەیەکی ترا لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆ داوەتمان کردووە لە سەلامی زیجی عضوی دەفتەر سیاسی حیزبی حکمەتیست وتوێژەکەین سەبارەت بە تەوافقاتێکە لەم ڕۆژانەدا لە بینی جمهوری ئیسلامی و پێنجی بە عەلاوەیەک یا بەئێستا دەوڵەتانی غەرب بە تەوافق گەیشتوون لەسەر مەسەلەی مذاکرەی کە چەندین ساڵە تحتی نێوی بەئێستا مذاکرەی هەستەیی قسە و باسەکەن. سەلامی زیجی بەخێربی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم، سڵامەیە بۆ ئێوە و هەروە سڵامەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. سەلامی زیجی حەز دەکەم ئەوەڵین سوالم ئەوە ئاراستەتان بکەم هەروەکو ئاگاداری چەند ڕۆژ لەوە پێش لە بینی جمهوری ئیسلامی و بەئێستا پێنجی بە عەلاوەیەک کە عیبارەتە لە ئەمریکا و رووسیە و چین و ئینگلیس و فەڕەنسا و ئالمان. ئەم پێنجی بە عەلاوەیەکە یعنی ئەم شەش دەوڵەتە بەیانەیەکی هەروە بەئێستا کولی لە لۆزانی سویس بەرحاڵ گەیشتوتە مەرحەلەیەکی جدی واقعاً. حیزبی حکمەتی لە رابطە لەگەڵ ئەم تەوافقە کە بیلاخەرە دوای چەندین ساڵ ململانی و مذاکرە و وەخت کوشتن و بەرحاڵ هەر کامێک لەلایەن و بە نەفی خۆیان لەم ڕۆژانە نزیک بوونەوە لەوەی کە بیلاخەرە مەسەلەی هەستەیە هەلکەن. حیزبی حکمەتی کولەنە مەسەلە چۆنە بیگە چۆن ئاردێنێک؟ ئەوەی ئێمە جەریانێکی سەرنگونی تەڵەبین و پێمان وایە مستەقلەوەی تەوافقی هەستەیی ئێستا چ بۆ بینی ئێران و غەرب و چ سیاسەتێک لە پشتدەمەدا هەیە، چ معاملاتێک سوورەتی گرتووە یان نەیگرتووە کە دوای دەکرێت بە وردی بچینە سەر بەشەکانی. لە نەزەر ئێمەوە ئەساسی مەسئلەکە بۆ ئێمە وەکو حیزبێکی کۆمونیستی و بۆ خەڵکی ئێران لەسەر جێگەی خۆی ماوە. ئەم ئەساسی مەسئلە ڕوخاندنی حکوومەتە. لە نەزەر ئێمەوە ئەم تەوافقە چ سوورەتی بگرت بایە چ نەیگرت بایە یا هەر معاملەیەکە لە بین ئێمانەدا کراوە کە قەتئەن جدین قەتئەن قابل تەعەمق و جێی کولی کۆڕینەوەیە کە چ مەسەلەکە چییە. بەڵام دەمویست ئەوە بڵێم کە لە نەزەر ئێمەوە ئەم اتفاقە زۆر لە عینی حاڵا گرنگی خۆی هەیە، بەڵام وەکو حیزبێک حەولەدا ئەم حکوومەتە حکوومەتێکی جەنایەتکار و دەستی بە خوێنی ئێران و خەڵکی سوور بۆ 36 ساڵە هیچ تەئسیرێک لەسەر قەزیەکە بۆ ئێمە ناکە و جمهوری ئیسلامی چ تەوافقی کردبایە چ نەیکردبایە ئەرکی ئێمە وەکو کۆمونیستەکان، ئەرکی خەڵکی ئێران و ئەرکی کرێکاران زەحمەتکێشان ڕوخاندنی ئەم حکوومەتەیە. دەنیچە ئەوەڵی خەڵ لە سیاسەتی ئێمە وەکو حیزبێکی کۆمونیستی دەبێت تەوەجوی پێکردویەوە. ئێمە کەماکان یەکێ لە شێرگیریترین هێزەکانی بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی و لابرنی ئەم حکوومەتە لەسەر ڕێگاوی ژیانی کۆمەڵگەی ئێراندا. بەڵام ئەوەی کە سەرڕای ئەم مەسەلەیە چۆن دەبینین، ئەم مەسئلەیە پێمان وایە واقعیەتێکە کە هەردوو تەرەفەکەی مەجبور کردو بە جۆرێک دەستی ئاشتی بەرەو یەکتری برن. هەرچەند مەسئلەکە لە نێو مەسئلەی زاهری هەستەییدایە لە عینی حاڵا شێشە لەسەر مەسئلەی هەستەیی واقعیەتێکە بۆ خۆی، بەڵام ئێمە پێمان وایە سرفەن ئەمە نییە. ئەمە دەواازەیەکە بیانوویەکە هەم بۆ جمهوری ئیسلامی و هەم بۆ غەرب کە ڕابەتەیەکی سەر کێشمکێشێکە لە بینی ئەمانەدا ساڵیانی توورانیەیە بکرێتەوە. جمهوری ئیسلامی بەدوی ئەوەیە کە ئەمنیەتی زۆرتر بپارێزرێت، دەستی بە مەسئلەی اقتصاد و جەهانی سەرمایەداری ئەوڕۆ بگات، وەلەو لاوەشەوە ئەمریکا و غەربیش پیان وایە جمهوری ئیسلامی دەبێت ئەم ئەلەر قودرەتی کەرەمەتەقەکە بۆ بەتایبەت ئەمنیەتی غەرب و ئەمریکا بە هیچ جۆرێک نابێت بتوانێت بخاتە خەتەرەوە لە ناوچەکە و مەنفعەتیان. ئەوەیە ئێستا گەیشتون بۆ مەرحەلەی ئەم زەمانەتە بە دەرەجەیەک لە یەکتری وەرگرن، لە یەکتری وەرگرن زاهرەن ئۆکەی بەشێک زاهری خەتەری مەسئلەی هەستەیی ڕەفع بووە لە نەزەر ئەمانەوە. تا ئێمە زۆر لێرەکەوتمان وتمانە بەحسی هەستەیی بەحسێکی پوچە. جمهوری ئیسلامی قەتئەن نابێت بە هەستەیی مجاهەز بێت، نابێت دەستی بە هیچ مەسئلەیەکی بێت، بەڵام کەسانێک ئەمە بە دەوڵەتێکی دیکە زاهرەن ئەکەنە مەبنا خۆیان بۆمبی هەستەیان هەیە، خۆیان ئەوەڵیبار بۆ خەڵکان بە سەدان هەزار خەڵکیان پشتو دەنێچێت لە کولی ئەم سیاسەتە لە نەزەری سیاسەتێکی دووڕووییە، ڕیاکاریە و خەڵک نابێت زۆر تەوەجو بەمە بکەن کە ئایا جمهوری ئیسلامی دەستی بە سلاحی هەستەیی گەی خەتەرناکە بێ یان لەخۆ جمهوری ئیسلامی 36 ساڵە هەموو ڕۆژەکانی لە بۆمبی هەستەیی و لە هەر سەرەتانێک خەتەرناکتر و مزرتر بۆ بۆ کۆمەڵگای ئێرانە. کوشتارێکە دیکات زاهرەن بە بۆم نییە، بەڵام هەموو ڕۆژە لە ئێران سەدان کەس یا لە برسێتی ئەمرین یا دەکوژنی یا ئەدام دەکرێت.
بس كما قلتم لعيني حاله أود بينين ك دو طرف مجبور بون بقلبم توافقه أمريكا وغرب لبحرانك اقتصادي دا لأن أخوانك شيء أخوان هي لولاتاني جورا وجور احترازات ونارضائية هي نسبة بخويا ولا فرنسا ولا تونس ولا حركة أي بيشو ولا ولاتاني أواني دوراني بيشو أم احترازات أنا ما نلاقي خواني بين نلاقي شو حول دنا نوتشش ولاتاني إمبرياليسي شو حل خاورمينيان كدروا ميدان الرقابة خوان داستانی سوریه زۆر اتفاقاتی دیکە رووسیا دەیەوێت سامی خۆی بەرێ لەو ناوچەیە ئەمریکا دەیەوێت خۆی بەرێ بە ئەمانەش دەیانێت لەلایەکی دیکە ئێرانیش دەیەوێت سامی خۆی لە ناوچەکە وەرگێت وەرنەر خەتەری بە ئیستیلا ڕووخاندن لەسەری لا بچێت وە کارێک بکە وەکو حێزێکی زڵهێز لە ناوچەکە حەسایی بۆ بکردنەوەمانە ئەمە چوارچەوە بنەڕەتی ئەم سازشەیە کە سەرنجامەکەیەوەیە ئەمان بەنێوی نەرمەشی قاهرمانانەی خامنەیی ظاهرا بقولي بريك جامي كي زهريا قادو أقبلشينيا كر أو الرقصة كانوا بايكوبيا كانوا بيروزيا مدرسنا بوتشا الجمهورية الإسلامية لما بتو امتيازات زوري داوا بغير بلام لعين حالشان لو غربيش امتيازات كي داوا ورقرتوا ل يا داويتي بالجمهورية الإسلامية سرنجامي امتيازاتنا تشيا عمري ما نزور تربي عمري ما نزور ترى معاملة أمانة بزرری خلقه و معامله و سازشکان یعنی هیچ پیودی که با کمالگرکا نیه. بقوله دی من اقصدان پدوایا مثلا هر مکو خودی شاید فکر مکو بهانه بوا مسئله هسته ایران و غرب و معنا یعنی اگر فرض معنی به مسئله هسته توابه و بحثی نامینه و به توافق گن آیا دی ظاهرا و نشانه دا مثلا کۆمەلگای ئێران جامعەیەکی نزیک 8 میلیۆنی کە 36 ساڵە جمهوری ئیسلامی بەسەر حاکمە ئیدی مشکلەی نییە ئەم مەسەلەی هەستەیەگە حەل بێ خەڵک لە خۆشی ئاژین ئایا واقعا تاسیرات و ئەواقبی دوایەوەی کە ئەم مەسەلە تەواو بێ وەسا مەسەلەی هەستەیە چێتە کەنار ئەواقب و تاسیراتی لەم کۆمەلگایە غەرب و وڵاتانی غەربی بەجێ خۆی کۆمەلگای ئێران کە 8 میلیۆن نەفەر جەمیەتی تێدایە ئەمانە تاسیراتی بۆ ئەو خەڵکە دەستاوەردی بۆ خەڵکە بێ بچ دەستاوەردەکەی خەڵک بەستگی بۆی خەڵکە چۆن بەرپڕ دەکەن متاسفانە من شخصا پێمان بێ بەشێک لە کۆمەلگای ئێران بەشێک لە خەڵکی ئێران خۆشباوەرن یا بەشێک دەست و پەیوەندیان هەیە لەگەڵ دەسەڵات بەرحاڵ سوودی لێ ئەبەن بەڵام کولی قەزیەکە ئەمەیە خەڵکی لە ئێران چۆن چاولەکەین لە نەزەر منەوە خەڵکی ئێران بەشی هەرە زۆری خەڵکی ئێران بۆ بەتایبەت کرێکاران ژنان لاوان ئەمانە کەماکان قوربانیانی ئەم داستانە بەداخەوە جمهوری ئیسلامی نەک ئێستا ئەلە 12 ساڵە بە بیانووی مزاکرە و هەستەی دەیقەن 12 ساڵە ئەم حەقایەتە ئیدامەی هەیە و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک سەرکوب بکە 12 ساڵە ئەمە خەریک مزاکرەین دوشمنمان بەسەرەوەیە خەریکین ئەمریکا بە هەر ئەترازێکی خاصی خەڵکی گرتووە و تا ئێستا ظاهرا زۆر کەس لە ئێران لە بین چوون و تێدا چوون و سەرکوب کراون کە چییە وابەستن بە شەیتانی بزرگ بە ئەمریکا بە وڵاتانی غەربی لە حاڵێکە باڵاتەری مەقامی ئەم دەوڵەتە چۆ دەستی شەیتانی بزرگی ماچ کرد و ئێستاش کە مەجای ئەوە بۆ خەڵکە پێیاوە دەکرێت ئەمە بکەن بقۆزنەوە بڵێن بالاخرە تۆ وەکو حکوومەتێک ساڵهای ساڵە دڵی زدی ئیمپریالیستم زدی ئەمریکا مەرگ بەر ئەمریکا و ئێستا خۆت چۆکرد لە بەریاندانا و معاملە لەگەڵ کردووە تا ئێستا ئەوڵەم ئەم هەموو جەنایەتت بۆ کردو دەرسانی لەوە بوولەوە بەسەگەڵوە دمت بەسەوە ئیتر ناتوانێت بەنێوی ئەمریکا و بەنێوی ئیستێکبار و ئەمانە سەرکوبی کۆمەلگاکە بکەین ئەمە وتم بەستگی بۆیە لەناو بەشی کۆمەلگادا چۆن بتوانین لەمە ئیستفادە بکەین لەناوی ئیستفادەکەی جمهوری ئیسلامی ئیستفادەی خۆی لێکە وەک چۆن 12 ساڵەکە کردوێتی ئێستاش دەگەڕێتەوە بە بۆق و کەرنای ئاغای زەریف دەبەرە ناو خیابانی تاران یا شوێنێکی دیکە پیرۆزیان بەدەستێناوە ئەم پیرۆزیە ئەکرێ بیکەن بە پیرۆزی بەسەر کۆمەلگادا بە پیرۆزی بۆ سەرکوبکردنی منەتیشدا بنێن هەر دوێنێ پێرێت دوو مانگ لەوە پێش حەق دەستی کرێکارانی لە ئێرانیان تەسویب کرد بە 700 چەند هەزار تومان 4 بەرابەر لەژێر خەتی فەقرە ئەمە دیانوی لە مێشکی ئەم کۆمەلگایە بەرنە دەرەوە کە ئەمە فاجعەیە ئەگەر کۆمەلگا ئەمە لە جمهوری ئیسلامی قبولکە و بەداخەوە نەک جمهوری ئیسلامی بەشێکی بەرچاویش لە ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیش ئێستا چوونەتە بەرەی ڕوحانی و بەرەی ئەم سیاسەتە فریبکارانەی دەوڵەتەوە
ئەگەر وا بێت وەختە بە نەزەری من بزوتنەوەکەی من لاوازە بێت جمهوری ئیسلامی قازانجی تیاکە و خەڵکی کرێکار و زەحمەتکێش زۆرتر موردی هێرش و سەرکوب قرارە زۆر سپاس چونە مەسەلە کۆمەلگایەکی هێشتا ملیۆنیە و زاهێدەن لەولاوە جمهوری ئیسلامی و غەرب و مەسەلەی هەستەیی حەز دەکەم ئەم سوالە زۆرتری لێکۆڵینەوە هەر وەکو خۆشە ئیشارەت پێکرد کە وتت بەسەگی بەوەیە من باسی ئەوم کرد کە تاسیراتەکەی چیە لەم کۆمەلگایە تۆ باس لەوە کرد مەسەلەوەیە چۆن خەڵک بەرخۆرد دەکەن دەقیقاً سوالەکەی لەمەدا ئەبینین ئەبیسین خوێنینەوە لەسەر سایتەکانەوەمانە دەرسەدەکان چێن و چه ئەواملێکن و ئایا واقعاً جامەیەکی 8 ملیۆنی ئەماڵێ کە ئیزهاری خۆشحاڵیەکەن ئەگەر ئیزهاری خۆشحاڵیەکەن واقعاً مشکلێکیان دوای ئەم مەسەلەی هەستەیە بۆ نامێنێ ئەگەر نا تەغیراتێکی ئەساسی بە نەفی هەرە زۆری ئەو کۆمەلگا کە خۆشە ئیشارەت پێکرد لە 3 بەرابەر 4 بەرابەر ژێری خەتی فەقران ئەگەر ئەوەی وا منزوری تۆش بوو کە وتت بەستگی بەوە خەڵک چۆنی بەرخۆرد پێ بکە ئایا واقعاً قسەی تۆ ئەمە ئەم کۆمەلگا بێ ئەگەر تادوێ کە جمهوری ئیسلامی بەم بەهانە سەرکوتیەکردن جوابی هەر ناڕزایەتی چێداوەی وت فعلاً بوحرانە و محاصرین وانە قسەی تۆ چییە بۆ ئەو کۆمەلگا ئەو بەشەی وا لەژێر خەتی فەقرایە بە مەسەلە چۆنە بێ بەرخوردکە و داخوازەکانی خۆ چۆنە بێ من لە سەرەتای ئەگەر تەوەجودان کرد لە سەرەتای باسی بودم سوورەتی مەسئلەکە بۆ ئێمە و بۆ خەڵکی ئێران لەسەر جێگای خۆی تێویش نەمانی جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی بە بەحسی هەستەیی بەبێ هەستەییەکەی دەبێت داچێت ئەمە واقعیەتێکە لەسەر ڕێگای ئێمە قەراری گرتووە ئێستا بە طۆری مشخص ئەم بەحسا هاتووە پێشەوە ئەوەڵین کارکە ئەوەیە کە ئێمە سوورەت مەسەلەکە لە جمهوری ئیسلامی قبوڵ نەکەین جمهوری ئیسلامی هیچ پیرۆزیەکی بەدەست نهێناوە لە جەریانی مزاکرێدا بەڵکو ئیمتیازێکی زۆر زۆریشی داوە جمهوری ئیسلامی مەجبورە لە پێناوی ئەم ئیمتیازانە داوێتی و تەناقوزێکە لەگەڵ سیاسەتای ئیدۆلۆژیک و تەبلیغاتی خۆی تا ئێستا لەگەڵی ڕوبەڕۆوی و ظاهرە زەدی ئەمریکایە ببێ یانەوێت تەسیرەکان لەسەر کێشمەکێشی ناو جناحەی حکوومەتی جمهوری ئیسلامیدا بۆ حرارەکانیان قوڵتر دەبێتەوە جمهوری ئیسلامی مەجبور دەبێت بە خاطری قوڵبوونەوەی ئەم بۆحرانەیان دەست بەرێ بۆ خشونەتی زۆرتر نەک عەلەی یەکتری ممکنە چەند کەس لە وەک تا ئێستا کردویانە خەڵکی دەست و پەیوەندی خۆیان بگرن و بخەنە زیندانەوە و دوای بەریاندن بەڵام ئەساسەکەی هێرشەکە کردە سەر خەڵک ظاهری قەزیەکە ئەمەیە بۆحرانی اقتصادی محاصرەی اقتصادیەکە لاچۆ لەسەر خەڵک تو سوالی خەڵک ئەوە سوالی خەڵک و تەوەقعی خەڵکی ئەگەر وایە لاچووە خۆ فەرموو دەستمۆزدی من بەرنەسەر کار نییە کار بدەن بە من تأثیرێک لە ژیانی مندا پێک بێنێ وەختی ئەمە نییە خۆ جمهوری ئیسلامی غەڵەتەکە ئەم تەبلیغاتەکە بەحسی ئەمەوەیە چوارچێوەی ئەمە متوەجه بین ئەم تەبلیغاتی جمهوری ئیسلامی وەرنەگرێ قبوڵ نەکەین لا چێ محاصرەی اقتصادی لاچێ فەرموو خۆ دەبێت فۆرەن تەسیرکار لەسەر ژیانی خەڵکی تر ئەگەر واقعی بێ تازە بەحسی ئەمە ئەمەیە جمهوری ئیسلامی بەبێ ئەوەی محاصرەی اقتصادی لا بچێت یا لێ نێچێت هەر جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی پێش 10 ساڵەکە پێش 12 ساڵی محاصرەی اقتصادیەکەش هەر خەڵکی بەرەو فەلاکەت و بەدبەختی کێشتەوە جمهوری ئیسلامی نمایەندەی زەق و ڕەقی چینێکی سەرمایه‌داری بێڕەحمە لە ئێرانە کە هەم بە ئیدۆلۆژی کەسیفی ئیسلامیەکەی و دواکەوتوەکەی وەکەڵ وەرگێ هەم سیستمێکە ناچارە بۆ ئەوەی نەزانی سەرمایه‌دارەکەی رابگرێت بەشی هەرە زۆری خەڵکەکە بە قەولی معروف درۆ بکات لەسەر ڕێگای خۆی لابەرێ و مەجبورە بۆی سوود حفظکە بۆی ڕقابەتی خۆی لەگەڵ وڵاتانی دەوروبەرەکە تەمین بکات مەجبورە چینی کرێکاری و وڵاتە بە قەحقەرا بەرێ بۆیە وتمان دەستمۆزی وای پێدا و بۆیە دەستمۆزی وای پێ تەحمیلەکە و بۆیە ئێستا لە ئێراندا هیچ سەرمایه‌دارێک بۆ هیچ بەشێک لە حکوومەت ئەینی خەیاڵی نییە هەموو ڕۆژێدا 15 نەفەر کرێکارە یا لە برسێتیە یا لە شوێنی کارە یا بە دەلایلای جۆرە دەمرون تێدا ئەچن ملیۆنها بناڵی خێڵانی لەو خێبانانەدا هەیە ملیۆنها ئینسانی تەنفرۆشی ناچار کراوە تەنفرۆشی ملیۆنها ئینسان محتادن ئەمە بۆ بی هەستەیە لە حقیقەتە خەتەری هەستەیی ئەمە ئەم کۆمەلگایە دەنێت دەبێت بگەڕێتەوە یەک جاری تر بگەڕێتەوە جمهوری ئەم سناریۆ لە جمهوری ئیسلامی قبوڵ نەکە هەر جمهوری ئیسلامیە لە حاڵێکە کە بە قەولی معروف محاصرەی اقتصادی لەسەر بوو وەزعی اقتصادیەکەی خراپ بوو خۆ هەموو خەڵکی ئێران زانن کرور میلیاردها دێ خۆیان سەرانی جمهوری ئیسلامی دەیدزن هەر ئێستا بەعزە جارێک مەلاکان خۆیان ئەچن یەکتری فشارکەم زانن چ خەتایەکی دەردئاوەر لەو جامەعەدا هێنەکەن ئەم پوڵی خەڵکەیە پوڵی کرێکارانە هەر ئەو دەستمۆزدەیەکە ئەیبڕن
دەچێت جیفانیمان بە ملیار بە قەولی خوان اختلاسیەکەن لەوە بگرێت تاش جمهوری ئیسلامی لە عێراق حزوری هەیە بۆ بەدبەختکردنی ماڵ خەڵکی عێراق بۆ بەدبەختکردنی شەڕی ناوخۆیی لە ناو سووریا بۆ بەدبەختکردنی ناو یەمان بۆ لەبنان جمهوری ئیسلامی دەسەڵاتی ئەمانە بە پوڵە چێتە پێشەوە بە پوڵی ئەم پوڵی کێیە پولی سەرمایە و سەروەت و حەقدەست و بەدبەختی خەڵکی عێراق دەدەنێت بە مەحاسرە اقتصادیەکەش جمهوری ئیسلامی ئەم هەزینانەی کردووە ئەم خەرجانەی کردووە دەنێت لەم شەرایەتەدا لەم ئۆزا ئەحواڵەدا بەداخەوە بنگای تەبلیغاتی سەرمایەداری دەوڵەت و بەشێک لە ئۆپۆزیسیۆن کە هەربەقەت جمهوری ئیسلامی لە خەڵکە ترسن بۆ شۆڕشکردن هەر بەشێک لەم ئۆپۆزیسیۆنە بە جملە ئۆپۆزیسیۆنی سەڵتەنەتەڵە ئەز جملە بەشێک لە ملی ئیسلامیەکان ملی ئیسلامیەکان بە کورد و غیری کوردی هەمویان ئێستا من هەمویان دووبارە بوونەتەوە کلکی ڕوحانی بەستیان کلکی ڕوحانیەوە گرتووە ئومێدیان بەم بەبەستووە ئەمانە ئەکرێ ئەگەر ئێمە موازم نەبین ئەگەر خەڵکی ئێران موازم نەبێت ئەکرێ جمهوری ئیسلامی 30 ساڵی دیکەش عمری پێ زیادکە 30 ساڵی دیکە دووبارە بەدبەختی و ئەمانە کە چیە گوایە ڕوحانی توانیویەتی لە عەرسەی دیپلۆماسیدا پیرۆزی بەدەستبێنێ هیچ پیرۆزیەکی بەدەست نێناوە جمهوری ئیسلامی ناچار بووە تەن بە وەزیعەتە خێرا ناچار بووە تەن بە وەزیعەتە ئەمە واقعیەتەیە کە ئێمە دەبێت بیبینین بۆ خۆمانی بۆ سازکەین بۆ بەربەرەکانە بکەین بەربەرەکانە گەڵ حکوومەتە بکەین و بگەڕێنەوە سەر نقطەی ئەسلێکە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێ داستانی هەستەی هەر چیەکە هەر تاسیرێکی یانیەتی بۆ ئێمە خەڵکی ئێران سوورەتی مەسەلەکە یان ڕووخاندنی ئەم حکوومەتە محاکەمەکردنی دانە بە دانەیان ئەس جملە ئەوانەشیان کە ئێستا ظاهرەن خوان بە انتقال لە حکوومەتەکەی خوان ظاهر بوون ئەمانە جزئی پیاوەی بنیادم کوژایی دەورانی دەهەی شەسی جمهوری ئیسلامی بوو. سلام عزیزی بەدرود اشارەت بەوە کرد کە جمهوری ئیسلامی با سەڵای هەستەیی و بدون سەڵای هەستەیی جمهوری ئیسلامیە ئەمە نقطەیەکە کە خەڵک بێ متوەجی بن چ لە ئەو دەورانەی بێسا چ سەڵای هەستەیی دروست کردبێ یا دروستی نەکردبێ یا بە تەوافقکەن یان نەکەن جمهوری ئیسلامی ئەو جامعەی بۆ قەرار بردووە کە خۆشت اشارەت پێ کرد بەنرای تۆ پێ وانییە بێ خەڵک متوەجەی ئەمە ببن دەقیقەن لە سبەینەی پایانی مەسەلەی هەستەیی و تەوافقاتی بینی پێنجی بەعلاوەیەک و جمهوری ئیسلامی هەرچی بۆ پشتپەردەکە کە بڵێن فەرمانەوەی خەڵک ئاگادار نین یا خەڵک ئەسەن مەسەلەیان نییە پێی وانە بێبێت لە سبەینەوە خەڵک دەقیقەن ئەلێ حەدەقەن نەک 37 ساڵی عمری جمهوری ئیسلامی ئەو 12 ساڵی کە تۆ باست کرد و عمریان بۆ جمهوری ئیسلامی کردی تحتی ناوی سەلای هەستەیی ئەبێ هەر لە بەیانی و تەواوی داخوازیەکانی خۆیان ئەو جملە دەستمزدی چاک ڕەفا ئیمکانات زیندگی شادی خۆشی لەو جامعە نابێ بخەنە سەرمیزی بەیسام جەنایەتکارانی جمهوری ئیسلامی و نابێ فشار بۆم سەرانە بێنن ئایا بێدەگان بەو خۆش بێ ئۆکەی مەسەڵەن تەحریم تەواو بوو کە زۆر تەغییرێکی واقعی لە ژیانی خەڵکانی نابێ لە ئێرانە هیچ دڵخۆشکەریەک نییە هەر کەسێک دڵی خۆش بێ بۆ وەزیەتی ئێستا لە باغی قزیەکەدا نییە یا ئەوەیە کە واقعاً کەسێک دڵی خۆشە یا ئیتلاعی نییە ئاگای لێ نییە یا لە شوێنێکە و جیرفانی پڕەکەن جیرفانی پڕەکەن بۆی وەکو بنیادمێکی ستون پەنجمی بە ئیستلاح لەناو کۆمەڵگادا ئیستفادەی لێ بکەن بۆی جمهوری ئیسلامی ئارامشە جەنایەتەکانی خۆبەرێت پێشەوە دەنا زۆر زۆر تەبیعی و ڕۆشنە احتیاجی بە هیچ تەوزیحێک نییە جمهوری ئیسلامی نەتەنیا دەبێت ئەو ڕۆخواستی هەموو بەش چینەکانی کۆمەڵگای ئێران بدات بەڵکو حکوومەتێکە هەر ڕۆژمانەوەی وەک ئەوەیە بە جۆرێک تەسەووری کەم وەک ئەوەیە کەسێک براکەی تۆ خوشکەکەی تۆ دایکی تۆ باوکی تۆی کوشت بێت یا سەربەتەکەی مسادرە کرد بێت لەو لاشەوە خەڵکانێکی دیکە بێن داوا لە تۆ بکەن بە جۆرێک کاری لێ بکەن داوای لێ بکەن لە بەشێک لە هەزینەکەت بداتەوە لۆتفەن جارێکی دیکە مەحەبەتێکت پێ بکە لۆتفێکت پێ بکە ئەوەی وا ئەکا یا حاڵی نییە یا پیاوی ئەو کەسەیە دەنێکی بۆ جمهوری ئیسلامی شەڕ ڕفتارکە جمهوری ئیسلامی هەموو کەس دەزانێت 36 ساڵە ئەکوژێ 36 ساڵە اقتصادی ئێرانە دزێ 36 ساڵە کرێکاری لە بین بردووە 36 ساڵە ژن موجودێکی ئینسان نیە لەو کۆمەڵگایەدا نییە وەکو لا وەکو گەنج هیچ خۆشیەکی گەنجی لە وڵاتە معنی نادا خۆدکوشی مەرگ تریاک احتیات فەحشا مناڵانی خیابانی ئاوارە بوون بە وڵات و بە وڵات هەڵاتن زیندان چوزە ئەمە سیمای واقعی جامعەیە ئەمە چی وای لێکە حکوومەتی پێغەمبەر حکوومەتی جمهوری ئیسلامی حکوومەت داعشێکە دەنێت ئەمە نابێت لە زێنی من بچێتە دەرەوە هەموو دەستگای تەبلیغاتی دنیا و ئەجملە سیما و سیمای جمهوری ئیسلامی سەدا و سیمای جمهوری ئیسلامی و هەموو ئاخوندەکانی شەو و ڕۆژکارێکەکەن تەبلیغاتی بکەن ئەم حەقیقەتە لە مێشکی بوونەوە ڕاتە دەرێت
من تو فريدا ما كادل ما بو خوش في هستيه بس تشبلشي بو ليدي سماشي بوكم بو اغاي روحاني بو خاطر اغاي ظريف وشوزارم رفسنجاني وام اتوش غالك الصلاه حكومته انا برعكس كيتي بكرين وسجل خوما برين مذاكره كراو واقعيتك قيناك وكو تحليل قري سياسي وكو بنيادين سياسي شاوي اللي كان زي ام يدفع قبور ويدا يما توزيع كمان هو علي مسلكه اميا طالما هر شيء بيا مسلكه بوم رابطين من لقلو حكومه لسجي خويتي بو رابطين من وكو جنيك وكو كريكاري وكو لاويك وكو خلقي كداوي رفعها كام داوي ازادي حد اقلك ازادي لكم القاكم لسجي خويتي جمهوريه استاد به هم ابدا خوازيان بخيسه بردي جمهوريه اسلامي داوي لك دوێنێ پێرێک معلمان حسابات سەراسەریان کردو بۆ بەتەنیان لە پەنای ئەوە پەرستاران حساباتیان کردو بۆ بەتەنیان پێش ئەو کرێکاران ملیۆنها دەیان ملیۆن کرێکار لە ئێرانە باسمان کرد حەقدەستێکی بەردەگییان بەسەردا سەپاندون بۆ خەڵکەکەی دیکە بێدەنگن ژنان ئاسی دەکەن بەسەر و چاویانە لە ئیسفەهان و لە چۆ بۆ هەر دەبێ ئەو شارە ئەعترازکە بۆ هەموو خەڵکەکەی ئێران ناکفڕۆشێتە دەرەوە مەسئلەکە ئەمەیە ئەم خاستانە دەبێ هەمیشە بیخێن پێشەوە بەڵام ئێستا بە تەریقی ولا وەختی کێشەی بە ظاهرە تەوافق لەگەڵ غەرب کراوە هەرچەندە ئەمەکە قەرار بەڵێ هەرچەند قەرارە 3-4 مانگی دیکە تەنی تەکلیف کرێ لەسەرەوە بەڵام بەرحاڵ خۆیان تەوافق کراوە و چوزانم پۆڵەکانمان دێتەوە ئەوەی بلۆکە کراوە و مەحەسرە اقتصادینە زۆر چاکە یا چوزانم لە مەرگ بەر ئەمریکا نەماوە لە وەرەوە خەڵک ئازادتر قسەی خۆیان بکەن ئازادتر داوای ڕفاهیەتی خۆیان بکەن داوای دەستمۆزی خۆیان بکەن و بچنە سەر خیابان جمهوری ئیسلامی دێ سەر کوبیانەکە خۆ نتیجەکەی ئەو قسەی ئێمەیە جمهوری ئیسلامی تەغییرێک لە ژێرمایەتیان هەرەوەیە داستانەکانمێ چی دەمێنێتە لەبەر پای ئێمە هەر ڕۆژێک فریوی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی خۆی وەک ئەوەی قەبرمان بۆ خۆمانەوە قەلبێ وەک ئەوەی زندگیمان مناڵمان کەس و کارمان دۆست و ڕفیق و ئاشنامان ئەسڵ تاریخی ژیانی ئینسانیمان بەدەست خۆمان قسمەتە قەبرە و سوتات بێتمان و جەمعێکی دیکەی وەحشی بە مەلا و بە ڕژدار و بێڕیشەوە حکوومەتەکان لەسەر دەسەڵاتە قسەی ئێمە ئەمەیە دەبێت بلاخرە لە شوێنێک ئۆپۆزیسیۆن عاقڵ بێت کە بە نەزەری من بەشی زۆری ئۆپۆزیسیۆن جێ ئەعتماد نین لەوەدا دێن و دەڕۆن بەشی ئۆپۆزیسیۆن عاقڵ بێت خەڵک تەجروبەی وەرگرتبێت بەشێکی زۆر لە خەڵک تەجروبەی لەم کێشمەکێشانە و تا دوێنێ ڕەفسەنجانی بڕۆ ڕوحانی بێت خاتەمی بڕۆ ئەوەی دیکە بێت بەدەی داس ئەحمەدی نژاد بە نێوی ئەمانەوە خەڵک دەکێشنە بنین خەڵک دەبێ هەڵپەڕێ خەڵک دەبێ بگری یا هەر چی بکە من دەڵێم خەڵک خۆیمە مەیمون نین جمهوری ئیسلامی هەڵماپەڕێنێ تاکی بە دەستگای سیستمی جمهوری ئیسلامی و خەڵکێک دەبێ هەڵپەڕە شادی بکەن بۆچی بەرعەکسەکەیەتی بلاخرە ئێمە دەبێ کارێ بکەین خۆمان لە شادیا بین خۆمان لە خۆشییا بین ئەم مەجموعە این حیوان صفتێکە لەسەر دەسەڵات داهان بە هەر نێوێکەوە کایانە ئەمانە بچینەوە سەر جگای مینبەری خۆیان بچنەوە گۆشەی مزگەوتەکان بچنەوە دامژی زندگیکی شەرافەتمەندانە بکەن لە کۆمەڵگادا بچنەوە وەکو خەڵکی دیکە نان بخۆن وەکو خەڵکی دیکە زندگی بکەن ئەمە بۆ ئەوەی ئەم کارە بکەیت دەبێ بینە دەرێ هیچ کارێک نییە دەبێت بەشای جۆراوجۆر بێتە دەرێ معلم ژن کرێکار ئەم سەراسەری بێتە دەرەوە دەبێت دەستبەرین بۆ زۆر جمهوری ئیسلامی بە ڕاحەتی لا ناچێت دەبێت دەستبەرین بۆ تفەنگ دەبێت خۆمان مستەلح بکەین دەبێت یەکگرتوو بووین لە هەموو شوێنەکانی کۆمەڵگادا و بەحسی کێشەی ئەوەی کە بۆمان دروست دەکەن وتم بەشێکی ئۆپۆزیسیۆن بەڕاستی لەگەڵ جمهوری ئیسلامی فەرقیان نییە تۆکەن بە قەومی کورد و پەرچەمێکت بۆ هەڵەواسن لەبەردمتە ئەتۆ دەبێت تا ئەوانە شیعر بڵێ بۆ پەرچەمی کوردستانێکەکەدا ئەوی دیکە شیر و خورشیدێک کاڵەسێ لە پەرسەریە تا وەرە بڵێ درود بە شانشای ئاریامێر ئەوی دیکە زندەبان ئازەربایجان و نازانم فڵان ئەمانە هەمووی ئەمانە مزەخرفاتێکن لەگەڵ جمهوری ئیسلامی یەک نوکە دەرجی فەرقیان نییە هەموویان دوشمنی خەڵکن هەموویان دواکەوت و عەقەب ئوفتادن هەموویان خەریکن مزەخرفاتی خورافاتی تاریخ دووبارە زیندووەکەنەوە بۆ بەشدن من ئەمانە نابین ئەمانە سەر ڕێگەی خۆمان نابین ئەم واقعیەتانە بناسین و بینەوە سەر ئەسلی مۆبارزەکەمان دەبێت لابرنی جمهوری ئیسلامی بێت جمهوری ئیسلامی دەبێت گۆڕی گوون کات و ئەویش بۆ خۆی لا ناچێت نە ئەمریکا لایەوە نە هیچ دەستێکی غەیبی لایەوە و جمهوری ئیسلامی فقط بەدەستی ئێمە بەدەستی کرێکاران بەدەستی کۆمۆنیستەکان بەدەستی ژنان و بەدەستی لاوان بەدەستی ئەو کەسانی کە بەرەو تینووی ئازادی بەرەو ئێرانێکی ئازاد دەڕۆن ئەتوانێت بڕوخیەوە ئێمە بانگوازەکانی خەڵک لەم چوارچوێدا بێنە مەیدان و بە هیچ جۆرێک پڕۆپاگەندی جمهوری ئیسلامی و ئەمانە لە چوارچوێی مەسەلەی هەستەییدا تاسیریان لەسەر نەکات و حقیقەتەکان ببینەوە بۆ ئامانجە واقعیەکەی خۆیان کەسی 6 ساڵە خەبات دەکەن بۆ دەست بنێن ناو دەستێک و
و لەگەڵ ئێمەش لەگەڵ بزوتنەوەی بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی. ممنون سەلامی ڕێزی بەنوانی ئاخرین پرسیارم چون زۆر مەسەلێکی مهمە جامعەیەکی کتم 80 میلیۆنیە و مەسەلەی هەستەیی ببێ و نەبێ مەسەلەی هەستەیی هین سەرانی جمهوری ئیسلامی و دەوڵەتی حاکمە و بەینی ڕەگەر هیچ ڕەبتی بە منفعەتی کرێکار و زەحمەتکێشان نییە. لە تەی ئەم 12 ساڵەشە یا تەواوی ئەمری جمهوری ئیسلامی بەتایبەت لەم چەند ساڵەی ئەخیرا لەم وەزیەتە کە ئەوانەڵێن ئێمە بۆیە دەستمزدی تۆ دەکڕۆن و دەتمەن نابینە سەرەوە لەبەرەوەی مەحاسرە کراوین و تەحریم کراوین هەر لە چنین شرایطێکا کۆمەکی 5 میلیارد دۆلاری بۆ ڕاگررتنی بە شارەزە دەدرێت. خۆشت ئیشارەت پێکرد مەسەلەی شەڕی یەمەن و عێراق مانگانە شاید میلیاردها دۆلار خەرجیەدا جمهوری ئیسلامی هەروەخۆ ناتوانێت چێتە ئەوێ دەنەچە لەم فەزایەدا و ئۆکەی تەحریمیش تەواو بێ و مەسەلەی هەستەیشتان حەل بووە پێوانەیە دەبێت خەڵک هەر وەکو چۆن ئیشارەت پێکرد واقعا ئەمڕۆ لە دوێنێ و پێرێ جددیتر ڕۆشنتر منسەجەمتر یەگرتووتر بێنن بە جمهوری ئیسلامی بڵێن جمهوری ئیسلامی ئەڕانەوەسن کە گرامیشە ئاغاجان دوێ کەوتوتە مەسەلەی هەستەیە و تەحریم کراوەم ئێستا تەحریم نیت و قەرارە پۆڵەکانت ئازاد کرێ و ئەوە بە خۆتان مەربووتە ئێمە ژیانمانەوێ فراخانت بۆ ئەم کۆمەڵگا چییە بەڕمانی ئاخرین پرسیار و خەڵک چ نەخشێکیان هەیەیان لەوەی کە بتوانن کارەک وڵا نەخشی گرنگ بۆ بەتایبەت ڕاهبەران و ئینسانای ڕۆشنبین و ئازادیخواز لە کۆمەلگاکە توانن نەخشی سەرەکییان بێت لە ئەم خەباتە لە بەشای جۆراوجۆرە هەروە باسمان کرد مهمترین مەسئلە ئێستا مەسئلەی مەعیشەتە لە ئێران مەسئلەی زندگیە مەسئلەی فەقر و نەداری و برسیەتیە لە کۆمەلگادا ئەمە لە حاڵەتدا تۆش باست کرد ئەگەر چی جمهوری ئیسلامی بەبێ ئەمەش بەبێ مەحاسرەی اقتصادیش سەرۆت و عەزیمێکی گەورەی لە ئیختیارە لە ئێرانە هەیە کە هیچ کام لە وڵاتانی دەوروبەری مەگەر عەرەبستان نازانم دەنا هیچ کام لە وڵاتانی دەوروبەر بە ئەندازەی ئێران سەرۆت و سامانی نییە بەشێکی نەفت و فلانش و ئەمانەیە بەشی زۆرێک ئەسلەکی دەگەڕێتەوە سەر نیروی کارێکی عەزیمی ئەرزان لە ئێرانە تۆ نزیک 20-25 ملیۆن هەر ئێستا کەس وەکو کرێکار شەو و ڕۆژکارەکە لەوە گەڕین بەشێک بە خانەدار حەسابەکەن بەشێک بە نیوەکار حەسابەکەن بەشێکی کوورەخانە و فڵان و فەرش باف و ئەوان حەساب بنیادەمایە کە شەو و ڕۆژ زەندەگییان خەریکن فەدای سەرۆت و سامانی و جامایەکەن زیاتر لە 20 ملیۆن ئینسان هەر ئێستا شەو و ڕۆژکارەکەن ئەمانە یانی چی یانی بە پێی حەق و حەسابی خۆیان کە سەرمایەدارەکان دەوڵەت کەدەیکا بۆ ئەوەی نەبگرین خەزاڵەت و شەرمەندی مناڵەکانیان نەبن دەبێت مانگێ 3 تا 3 ملیۆن و بچێتە جیفاریانەوە بۆی ماڵیان بێت زندگییان بێ میوە بخۆن سەفەرکەن تەحسیلیان تەمینکەن ئێستا لەو 3 ملیۆنە 700,000 وەرەگرن یەک سوال بەس باقی پوڵەکەی کە چی لێ دێ ئەم پوڵۆ نافوتیان حەدا شوار بەرابەری ئەوە ئەبێتە سەرۆت و حەساب کە 20 ملیۆن هەموو ڕۆژێ یا هەموو مانگێ بۆ 20 ملیۆن ئینسان فقط خەڵکی دیکە لێبگەرە 20 ملیۆن ئینسان حەساب کە هەموو ڕۆژێ بۆ هەر نەفەرێک زیاتر نزیک بە 2 ملیۆن و نیوی پوڵە خۆن دیە پوڵە عەزیمە چی لێ دێ ئەمە سەرۆتی واقعی ئێران ئەم واقعیەتە سەرۆتی مەسەلەی هەستەییە ئەمە واقعیەتی جامعەی ئێرانە بەڵام ئێستا باسەکە ئەوە بوو دروست لە شەرایەتێکی وادا بەعزە پرۆپاگەندێکی جمهوری ئیسلامی خونسا بۆتەوە خەڵک دەبێت مواظب بن ئیستفادە لەمە بکەین هەملەی خۆیان بکەین کاکە تۆ کە دوکە ئەمریکا شەیتانە دەی زۆر شەیتان بوو ئێستا ڕیشە ماسکردو شەیتان نییە بەس لەسەرەوە مەمان کوژە لەسەرەوە ئەگەر ڕۆژنامەنگارێکات نەیگرێ بخەزیندانەوە لەنۆ جاوسی ئەمریکا یا حەد کار کەسێکی تر ئەمە لەلایەکی دیکەشەوە توت مەحاسرەی اقتصادی زۆر شەک مەحاسرەی اقتصادی تەواو بوو ئێستا ئەم 20 ملیۆنەی کە باسمان کردو بە ئیزافی 20 ملیۆنی تر کارمەند و کارکون و خانەوادە و خەڵکی تر لە ئێرانە هەموو خەڵکەکە کە زیاتر لە 80% لە ژێری خەڵکی ئێران لەژێر خەتی فەقر زندگیەکە ئێمە حەدەئەقەلی پوڵەکە دەبمان بە وەکو ئینسان زندگی بکەین وەکو تۆی مفتخۆر کە لە مەجلیسا کارەکەی تۆی بنیادمێک کە لە مەجلیسی جمهوری ئیسلامی دانیشتووی چەری پوڵ وەرەگری منیش حەقی خۆمە ئەوەندە پوڵ وەرگرم ئەمە پوڵە پێ بدە تۆ هیچ ناکەی من کاریشەکە تۆ هیچ ناکەی بەغێر از بەدبەختی و ڕاکردنی جمهوری ئیسلامی منیش خەریک کۆمەڵگاکە سەر و سامان پێ دەم ئەم خاستانێ ژنان ئێستا حەقی تەبیعی خۆیانە بێ ئێستا ژنانی ئێران بێن داوای ئازادی خۆیان بکەن داوە فڕێدانی لە چکە حەجاب چێشی حەجاب چاو لێ بکەن چه داستانێکی دروست کردو لێرە ئەمانە خاستایەکی واقعین
خەڵکی دیکە کە بە زمانای جۆراوجۆر ئیسفاداکەن خەڵکی ئێران نەک بە پەرچەمێک دروشمی قەومپەرستی و فاشیستیەوە وەکو ئینسانێکی تەبیعی حەقی خەڵکی تەبیعیە لە کوردستان لە دەروەی کوردستان لە هەر وڵاتێکی دیکە جمهوری ئیسلامی هەوسار کەم بڵێن توی تر ناتوانانی پێش بە من بگری لە مەدرسە و ئاڵش و پەروەرشم نەبێ بە زمانی دایکی خۆم حەقی خۆمە بم بێت وە دەیان و سەدا لەوە بگرێتە ئەمنیەت من بەحسم وای ئەستا کرێ بەشی زۆری لە کرێکاران و خەڵکی لە زیندانان بە خاتری و اعترازیان کردەوە بۆ مۆزیەتە کاکە توی ئەم مۆزیەتت و خۆت چووی ئاشتیت کردو لەگەڵ سەراری ئەمریکا ئەم خەڵکانە کە اعترازی کردو بۆ دەستمۆز و ناڕازی بوون ئازادیان کە زیندانی سیاسیەکان ئازاد کرد ئەمانە هەمووی خواستی ئەم خەڵکان ئازادی تەجەموع و اعتراز دەبێت ئازاد بێت ئەمانە دەبێت ئەمانە خواستای عادی خەڵکن دەریست ئێستا بە جۆرێک بە نظری من ئەگەر بتوانین استفادەی لێ بکەین جمهوری ئیسلامی لەبەرەوەی لە موقعیەتێکی شکەنەندەتر قەراری گرتووە لەبەرەوەی ئێمە پێمان وایە مەجبور کراوە ئیمتیازاتێکی زۆرتر بدا هێشتا معلوم نییە چەندێک ئەوەی وەریگرتووە ئەوێ بۆ واقعیەتێک دەستدرێژی دەستی بگاوە بازار هەیجاری ئەوانە زۆر بە ئاسانی بۆ جمهوری ئیسلامی ممکن نییە بەڵام بە سەر ڕایەوە هەر ئەو حەدێک کە جمهوری ئیسلامی قەبلشینی پێکراوە خەڵک دەتوانین استفادەی لێ بکەن بۆ پێشەوی خۆمان بۆ مەترحکردنی خواستەکانی خۆمان و بۆ ئەوەی هەنگاوێکی زۆرتر بچینە پێشەوە بۆ خواستی ئەسلەکەمان کە ڕوخانی حکوومەت هەیە و لەم مەیدانەدا زۆر مهمە تەجروبە وەرگرین دەوڵەت بناسین حیلەکانی بناسین ئۆپۆزیسیۆنەکان بناسین ئەحزاب بناسین و بزانین چه حزبێک چ بزوتنەوەیەک و چه پەرچەمێک بەرەو چۆمان دەبە ئەلا مەسەلەن ممکنە کەسێکی دیکەش زۆر ناڕەحەت بێت لەوەی ئەم ئاتش بەستەکراوە ئەلان تۆ چی لە ئەوڵای مۆتەدی پرسی ئەوڵای حەسەنزادە پرسی چوزانم هەر حزبێکی ناسیۆنالیستی تورک بپرسی ئەوانە ممکنە ئێستا بگرین دەست کەرەگریا شیوە ڕۆ بکەن بۆ ئەوە چی سڵحە کراوە بۆ چون ئەمانە ئاواتیانەوە بوو ئەو اتفاقی لە عێراق کەوتو بچێتە لە سووریا لە ئێرانیش بکەوێت لەبەرەوەی چییە ئەم ئاغایانە مەسەلەن ببن بە ڕێز پاسگایەکی حەد کارێکەکەن لێوێت ئەم بنیادمانە نەخۆشن لەباری مەزون شخصی نییە لەباری سیاسیەوە نەخۆشن دەیقەت وەکو چۆن لە عێراق ئۆپۆزیسیۆن و ڕەحبەرە کوردەکان و داعش و عەرەب و سونیەکەی بنیادمانی نەخۆش و ئەمانە و ئەم کۆمەڵگەیان بردوتە بەرەوکانگانە بەشێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ئێستا ناخۆش پێیان ناخۆش ئەم ئاتش بەسە کراوە بڵێم ئەم مزاکرە کراوە لەبەرەوەی ڕێگای شەڕ تەواوە یان ڕێگای حەملەی ئەمریکا بۆ ئێران تەواو بووە و ئەوانش بە قەول بیانەوێت بەدەسەڵاتی بکەن بە ئەنواعی شێوە دەکرێت بەرخۆرد بە مەسەلێ بکەن ئەوەی بە ئێمە وەکو کۆمۆنیستەکان گرنگە مێحوەری ئەسلەکە مەنفعەتی کۆمەڵگایە منفعت و بەرژوەندی کۆمەلگاکایە ئەمنیەتی کۆمەلگاکەیە و شێوەی خەباتێکە کە ئەم کۆمەلگایە ئەتوانن زۆرتر ئیسفادەی لێ بکەن بۆ گەشتن بە ئامانجە ئەسلەکەیان کار لە ئەوەڵە وتمان ڕوخانی کۆماری ئیسلامی بۆ گەشتن بەم کارە ئێستا دەکرێت هەموو خواستەکان بخینەمە بەردەستمان بۆ گەشتن بەم ڕێگایە دەبێت ئەم مەوانەعانەی کە باسمان کرد بیناسین و نەکەوینە دوای تەجروبەکان ئیشتباکانی دوان پێشتر تکرار نەکەینەوە و ئەو پەرچەم و ڕێگە ئازادی خوازانەی نیم بگرینە دەستمان کە لە ڕۆژی ئەوڵەوە زانیوێتی هەستەیی بۆچی سوورەتەگرێ لە ڕۆژی ئەوڵەوە زانیمانە جمهوری ئیسلامی پەرچەمداری ئەوە بوون جمهوری ئیسلامی بدەوێت بڕوخێت و ئێستا جمهوری ئیسلامی بە هەستەیی و بەبێ هەستەییەوە هەر دەوێت بڕوخێت و ئەمە حزبێکی وەکو ئێمە کۆمۆنیزمی کاریگەری توانوێتی بە دروستی نمایندگی بکە و بانگوازی من ئەوەیە بۆ هەموو کرێکاران و خەڵکی ئێران و ژنان و لاوان ئەوەیە کە ئەم ڕێبازەوە دەستەوە بگرن و ئەمە تەنیا ڕێگایە کە لەبەردەستمانە بە بڕۆی من بەبێ ئەم ڕێبازە بەبێ ئەم سیاسەتانە بەبێ ئەم ئامادەگی فکری و ئەمەلیانە هیچ نەتەنیا هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ کۆمەڵگای ئێران نابینین بەڵکو بەداخەوە ئەتوانێت وەزعیەتی ئێستای ئێران تەبدیل بێ بە عێراق تبدیل بێ بە سووریا تبدیل بێ بە لیبی و ئەو وەزعیەتێکی ئێستا هەیە هەزار بەرابەر خەڵک ئاواتخوازیەوە بێتەوە باشتر بوو لەوەی کە خەریکە بوو بدەن یعنی ئەو خەتەری بەحسی سناریۆی ڕەش خەتەرێکی واقعی لەسەر ئێرانە وجودی هەیە و زۆر نەگەرانیتر لە ناوچەکەدا وجودی هەیە و ئێمە پێمان وایە دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ باشترین ڕێگا و سەریعترین ڕێگا و کەم مشەقەتترین ڕێگا بۆ ئەوەی هیچ کام لەم خەتەرانە نێتە بەڕێسە ڕێگاکەمە ڕوخانی کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی و بەدەستەوەگرتنی پەرچەمێکی ئازادی خوازانە و سوسیالیستی و چەپە زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ
بینەرانی تلویزیۆنی پەرستە. بینەرانی خۆشەویست سەروەکو هاوڕێ سەلامی زیجی ئیشارەی پێکرد جمهوری ئیسلامی بە سەڵای هەستەیی و بێ سەڵای هەستەیی ئەو خەڵکەی بۆ وەزیەتە کێشاوەکە بۆ خۆتان زۆر چاک ئاگادارن ئەو کۆمەلگا لەژێر فەقر و فەلاکەت و نەداریە بەسەرەبا ئەو ڕۆکە ئەو ڕۆژە دەکە تەواوی خاص و متالباتەکانمان لە سەراسەری ئەو کۆمەلگایە بخەینە سەرمیز جمهوری ئیسلامی ئەگەر تا دوێنێ ئەو بەهانەی بوو ئەو بەهانەی نەماوە دەبێت تەعارۆزات دەست پێ بکە و ئەمە توانێت زامنی تەغیری واقعی لە ژیانی کۆمەلگا بێت. هاتینە کۆتایی ئەمڕۆی بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتوو کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئارەزوو داوا دەکەین.